بەڵە خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بەشداریکردنی گەنجێک لە تاقیکردنەوەی سکۆلەرشیپی زانکۆیەکی چینەکەین کە ئەم قوتابیە بۆ تاقیکردنەوەیەکی تایبەت وە گرنگ لە نێو نزیکی 8,000 قوتابیە لە سەرانسەری جیهان بەشداری کرد و توانیوێتی لە تاقیکردنەوەکە سەرکەوتن بەدەست بێنێ و ئێستا بۆ خوێندن لە وڵاتی سینە. ئەویش ڕێبین عەبدولخالید میرزایە، قوتابی ماستەر کە لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لە سینەوە لەگەڵماندایە. کاک ڕێبین، سڵاوی خوات لێبێت، ئەم کاتت باش. خوا لە ئێوە بینەرە بەڕێزەکان مامۆستایانی بەڕێز، بەیانیتان باش. کاک ڕێبینجان، بەشداریکردنی جەنابەت لەم تاقیکردنەوەیە تاوان قوتابی و وڵاتی زۆر هەن کە ساڵانە زەمالە و سکۆلەرشیپیان هەیە بۆ قوتابیان، بەڵام ئەمەی تۆ جیاوازەکەی لەوەیە لە نێوان 8,000 قوتابی لە سەرانسەری جیهانە جەنابەت توانیوتە ئەو پشکە بۆ خۆت بپچڕیت لە هەرێمی کوردستانە و ببیتە قوتابی ئەو زانکۆ بەناوبانگەی سین. با جارە لەوە دەست پێ بکەین چۆن ئەم هەلە بۆ تۆ ڕەخسا؟ سپاس بۆم دەرکەوتە مامۆستایانی بەڕێز. من ڕێبینم مامۆستایانی بەڕێز، ڕاستەکەی سەرەتا لە ڕێگەی سێرچەوە من گەڕام لە ئینتەرنێتە بە شێوازێکەوە ڕۆشتم بە دوای داتاکانە. طبعاً ئەم پرۆسێسە بۆ من خۆم 3 مانگ تا 6 مانگی خایاندووە تا بزانم تەواو وردەکاریەکانی چییە، تا بزانم داواکاریەکانی چین و لەبەرەوەی ئەم سکۆلەرشیپە وەک فەرمووتان و ئەمەژتان پێکرد زۆر تەلەبە لە سەرتاسەری عالەم و بەشداریە کات، یعنی هەر پرۆسەکە خۆی سکۆلەرشیپەکە پێشبڕکێکی زۆر سەخت، چونکە زۆربەی خوێندکاران لە سەرتاسەری عالەم و بەشداریەکەن و لە ئیمێڵەکە کە بۆ من هاتۆتۆ بۆ من نووسراوە لە نێوان 8,000 تەلەبە بەڕێز بەشداریەکەی. الحەمدولله لە دواوی بەشداریمان کرد. طبعاً پرۆسەسەکە بۆ شێوازە بوو ئەگەر خودی تاقیکردنەوەکە شی بکەمەوە، ئیمێڵێک بۆ من هات لە فلانە ڕۆژ ئەبێ ئامادە بیت هەموو تەلەبەکان لە یەک کاتی ستانداردا بە کاتی چین پێویستە ئامادە بن و کۆمپیوتەرەکانمان کۆنتڕۆڵ کرابوو طبعاً و مۆبایلەکەیشمان مۆبایلێکیشان پێدا نابووین کە بتوانین کۆنتڕۆڵی ژوورەکەیان بکە، یعنی هەموو ژوورەکەمان پیشاندان و پاشان بۆمان هەبوو بە شێوازێک 5 وەرەقەی A4 کە بێ ئەوە پیشانمان بدانایە. طبعاً پیشانمان بدانایە ئەم دیودی تابلو تاو بێ غەشە بێ هەموو شتێکە. پاشان بۆ ماوەی سەعات و نیمێک تقریباً ئیمتیحانی فیزیامان کرد و پاشان چارێکی 20 دقەیەک ڕستمان وەرگرت، دەستمان کرد بە سەعات و نیمێکی تر ئیمتیحانی ماتماتیک. الحەمدولله دوای ماوەیەکی مێڵێکم بۆ هاتووە کە ئاماژەی بەوە کردبوو لە ناو 8,000 تەلەبە کە 15 کورسی ماستەر و دکتۆرا هەبوو. الحەمدولله من توانیم وەکو نوێنەری عێراق و تاکە عێراقی ئەو ساڵە لەو زانکۆیە سکۆلەرشیپەکە بەدەست بێنم. کاک ڕێبین، ئەوەی من بزانم خۆتان فەرمانبەر بوون، چۆن بۆ بڕیارەتان نا کە بچن بۆم سکۆلەرشیپە یاخۆت ئەمە چ دەرفەتێک بە ئێوە بەخشە لە داهاتوودا، چونکە ئەمە قۆناغێکی نوێیە لەوەی کە ئێوە تاقیکردنەوەکانتان بە سەرکەوتوی تێپەڕاندووە، بەڵام لە دواتردا لە چی بوارێکە ئێوە ئەخوێن بەردەوامی بخوێندنەکەتانێن و تا چەندێک دەرگاتان بۆ کاتەوە بۆی کە زیاتر پەرە بۆ بوارە بن کاڵتان بژاردووە؟ ڕاستەکەی وەکو خۆم هەر کەسێک حەزی لە ئیش با بڵێن، من خۆم وەکو خۆم حەزم لە بواری زانستی زۆرە، چونکە بەشتێکی خۆم فیزیایە. پێشتر پەیمانگەم تەواو کردووە لە ڕووپێوی کە الحەمدولله لەوێ ئەوە و پاشان لە هەندەسە ناوم هاتووە، بەڵام حەزم لێی نەبوو نەڕۆشت هەندەسەی سلێمانی. پاشان ڕۆشتم بۆ فیزیا خوێندن لە هەولێر. الحەمدولله لەوێیش کە بەشدار بووم، یعنی ئەوایل بووم، یەکەمی بەش خۆم بوو، یعنی حەزێکە لە ناحی خۆمە لە بواری فیزیا حەزێکە زیاتر بۆ بەڵێ ڕاستە فەرموویت من فەرمانبەری حکوومەت بووم لە زانکۆی هەڵەبجەم. الحەمدولله یعنی ئاحادێکی باش تەقاریان کردوم بۆ شوازە کە تەقدیمشم کرد. الحەمدولله یعنی کەشتێکی وا نەبوو، بەڵام ئینشاءالله لە داهاتووە پشتیوان بەخوای گەورە بتوانم زانستێکی باش کە بەڕاستی ڕانکی زانکۆکەم هەم زۆر بەرزە و زانکۆ چینەکان عادەتەن یعنی زانکۆی زۆر باش، چونکە سین وڵاتێک
وزانست وهانس خوێندکاران و فێرخوازانی کوردستان تقدیم یم سکۆلەرشیپ بکەن من وەکو خۆم یعنی هەر سیمینارێکیان بوێت بزانکۆیەک هەر سەرۆک بەش یعنی گرنگی بە فێرخوازەکانی بدات من دەتوانم سیمیناریان بۆ بکەم چۆن ئەوان دەتوانن بگەن بۆ سکۆلەرشیپان تەقدیمیکردن لە ڕاستیدا بۆ من زۆر سەخت ئەوە نییە بڵێم وەڵی ئاسان بوو بەڵام الحەمدولillah قۆناغەکانم هەمووی تێپەڕان کە هاتوومەتە سین ئەو کاتە ئەزانم یعنی ڕێگەی زۆر ئاسانتر ئەکرا من بە ڕێگەی بەهاتنە بەڵام بۆ من ئێستاش ناسێکە الحەمدولillah تا ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکدا بۆ فێرخوازە کوردەکانی ئاسان و باسی بکەم وەکو فەرمانبەریش لە زانکۆی هەڵەبجە بە سوپاسەوە زانکۆی هەڵەبجە هاوکارمان بۆەوەی توانی بێتیان ئینشاءالله لە داهاتوو ئەگەر زانستێکی باش دەستەوە بۆ ئامانجیش هاتوونەتە دەرەوە بخوێنی دەگەڕێنەوە خزمەتی وڵاتەکەین لە ڕێگەی ئەو زانستێکمان لە بەش بەردەوامی بە خزمەتەکانمان کاک ڕەوین بێگومان لە سەرانسەری جیهان زانکۆی زۆر هەیە و لە هەر وڵاتێکیش زانکۆی زۆر هەیە بێگومان لە وڵاتی سینیش ژمارەیەکی زۆر زانکۆ هەیە ئەو زانکۆی جەنابەت لیوەرگیراوەگەر هەڵە نەبم زانکۆی نان ژینگە لە سین ڕانکی ئەم زانکۆیە و ئەتیبار و پێگە زانستیەکەی لەسەر ئاستی جیهان چۆنە کاتێک جەنابەت لەوێ ماسەرەکەت بەدەستدەهێنی لە ڕووی نێودەوڵەتیەوە بڕوانامەیەکی چۆنە ئاست بەرزە یان نا بەڵێ مامۆستای بەڕێز لە ڕیزبەندی شەنهای تقریبا لە بینی 300 بۆ 400 هەیە لە سایماگۆدا یعنی ئەوش ڕیزبەندیەکی ترە 273مینی ڕیزبەندی جیهانە بەڵام یعنی ڕانکی زانکۆکان طبعا لە دەرەوەی وڵات بەسراوە بە بەشەکان ڕاستەوخۆ تاقیگەکەم زۆر تاقیەکەیەکی زۆر یعنی زۆر زەخمە لەبەرەوەی ئاری زۆر باشی بۆ سەرف کراوە یعنی یەکێکە لەو تاقیگانەی یەکێکە لەو زانکوانەی کە لە ڕیزبەندی 100 باشترین زانکۆی جیهاندایە ئاستی زۆر بەرزەوە بۆ خۆم یعنی زۆر لێ ڕازیم و سوپاس بەخوا کە لێوێ دەخوێنەوە ئەوە تا هەر خۆتان بەشدار بوون لە تاقیکردنەوەکەیان زۆر بگورە ئەگەر بکرێت دارەکە دووبارە بکەنەوە نەگەیشت هەر خۆتان بەشدار بوون وەکو قوتابێکی کوردیان ئەوە تا کەستان لەگەڵ بوو لە عێراقەوە یا ئەو تا خۆتان تاکە خوێندکار بوون کە نوێنەرایەتیتان کردووە لە ڕاستیدا کە تۆ تەقدیمی ئەکەیت کۆمەڵە داواکاریان هەیەەوە بۆ من هاتووە کە کاتێک دواتر کە قبول کرام ئەمن پێوترا ئەویش ئەوەیە لە عێراق و بەڵێ قوتابی بەشدار بووم بەڵام هەندێکیان لە تێستەکانان بۆ نمونە دەرەجەی باش نهێناوە عالی کۆمپیوتر یعنی بە جۆرە لە جۆر پێشبڕکێکە باشترین خوێندکارەکان ئەوان وعاڵێن من ناڵم باشترین خوێندکارەکان وەردن دوێ لە عێراقیشەوە بەڵێ هەوڵ درابوو بەڵام لەبەرەوەی الحەمدولillah من ئامادەکاری باش و حەزم لە بوارەکە بوو یعنی ئەو کاتانەشی کە فەرمانبەر بووم لە زانکۆی هەڵەبجە بمتوانێ یعنی نیم سەعاتم هەبوایە ئەڕۆشتمە بخوێندەوە لە بواری فیزیا لە بوارەکەی خۆمە بە پاشان کە ئەڕۆشتمەوە بۆ ماڵەوە یعنی ئەو ماوە نەمیوانداری هەبوو یعنی نە هیچ بەس خەریکی خوێندن بووم هەتاوەکو درەنگانە دواتر بەیانیم تر خۆدا ئامادەکە بڕۆیتە بۆ زانکۆ لە زانکۆ یعنی بە شێوازێک کەشمانی بەس خۆم ئامادە کردبوو چونکە زانکۆکەم بەدڵ بوو و قبولی پرۆفیسۆرێکیشم لەدەست هێنابوو و قبولی پرۆفیسۆر لە زانکۆکانی سینا زۆر گرنگە کە تۆ بتوانیت ئیمێڵیان بۆ بنێریت و بتوانیت ڕازیان بکەیت بەو سیی کە هەتا بەو دەرەجە و شاخدانی کە هەتا توانی قەنەعەتیان پێ بکەیت کە ئەوان سوپەرڤایز بکەن سەرپەرشتی بکەن و قبوڵەکەت پێ بدەن چونکە لەم سکۆڵەرشیپەدا بەتەنیا ئەوە بەس نییە کە تۆ بتوانیت سکۆڵەرشیپی حکوومەت بەدەست بێنیت ئەبێ بتوانی ئیمێڵ بکەیت بۆ پرۆفیسۆرەکان و قبولیان بکەیت و سەرنجیان ڕابکێشیت لە ڕێگەی ئەو سیڤیانی کە لە ڕێگەی سیڤیکی بەقووەتەوەیە لە ڕێگەی ئەو کارانی کە کردوتە لە ڕێگەی دەرەجەکانتەوە لە ڕێگەی زمانەوە زۆر کاریگەری هەیە یعنی پاش
سکۆڵەرشیپت بەدەستهێنا و قبوڵی پرۆفیسۆرێکی بەدەستهێنا لەو کاتە تۆ ئەتوانیت بە دڵنیایی من ئەڵێمە دەتوانی بگەیت تەستیم لە ڕێبین جەنابەت ژیانی هاوسەرگیریت پێگەناوە و ماڵ و مناڵ و هاوسەرد ئەگەر هەبێ لەگەڵ خۆت بردووتن یان بە تاقی تەنیا دوورە وڵاتیت و گەیشتویتە تا ئەو پەڕی دنیاوە گەڵێ بۆ سین ئەمە یەک دووەم بڕیارە ماستەرەکەی جەنابەت لە فیزیایە چەندێک بخایەنێت مامۆستا ڕێزدار لە دەربارەی پرسیاری یەکەمت نەخێر من ژیانی هاوسەرگیری نێناوە ئەوەی بە زۆرە لە زۆرەکان خۆمێک لای کردێتەوە بۆ زانست هەر کەسێکمان و ئامانجێکمان هەیە ئینشاڵڵا خۆی گەورە ئاسانیکە هەر خۆم تەنیا وەکو خۆم تەنیا لە سین بم نەخێت کۆمەڵێک تەلەبەی ترمان هەیە بەڵام بە پرۆسێسی جیاوازە بەڵام ئەوە نییە بڵێن کورد زۆر هەبێت لە سین بەداخەوە ئەم دەرفەتانە یعنی لە سین دەرفەتی خوێندن زۆر زۆرە بەڵام ئێمە زۆر ئاشنای نین بۆیە هەوڵە دەم لە داهاتوودا ئینشاڵڵا پلانمانەوەیە زیاتر تەلەبەی کورتڕاکەش چونکە لەیرە مامۆستایانی ڕێزدار لەیرە تەلەبەی وڵاتان زۆر زۆر هەیە طبعاً ئەوەی کە لەگەڵمایە هاوژوورەکەم ئیسپانیا ئەڵمانیم لەگەڵایە یعنی ڕوسیم لەگەڵایە تاجیکیم لەگەڵایە ئەفغانی پاکستانی زۆربەی زۆریان تەلەبەکانی تر لە وڵاتانی ترۆ بەشداریەکەم بەڵام وەکو کورد زۆر ڕێژەمان کەمە بە هیوام بتوانم لە داهاتووە ئاسانکاری بکەم لە ڕێگەی سیمیناراتەوە بۆی کوردیش بێنین ئەنی تەلەبە کوردەکان تەقدیم بکەم و کێشەیەکی تر ئەگەر ئیجازەم بدەیت طبعاً ئەمە وەکو کوردەکان و تەلەبە کوردەکان لە شاری جیاوازی بەڵام کێشەیەکمان هەیە بە هیوا من پەیامە بگاتە لایەنی وەکو کورد وەکو تەلەبە کوردەکان طبعاً تەلەبی دکتۆرامان هەیە ئەوان خێزانیان هەیە بەڵام ناتوانن بیگەنن نانی بە زۆرە لە زۆرەکان کێشیان بۆ دروستە بەڵام ئەگەر زانیاریەکە بدەم بە حکمیەوەی تەلەبەکان بڵێن تەلەبەی کورد زۆر ڕۆژانە پرسیارم لەیەکە ئەوانی کە ئەو بڵێن ژیانی هاوسەریان پێکێناوە لە ئیمێڵەکانە بۆ ئێمە کە بۆ من هاتووە خاستەن ئاماژە بەوە کرا بۆ وەکو زانیاری ئەیدەم بە بینەرە بەڕێزەکان ئاماژە بەوە کرا بوو بە من وترایانی نووسرا بوو ئەگەر خێزانی هاوسەریت یانی ئەگەر ژیانی هاوسەریت پێکێناوە دەتوانی هاوسەرەکەش لەگەڵ خۆتا بێنی هەندێ زانکۆ کولفەی هاوسەرەکەش ئەگرنە ئەستۆ بە جۆرە لە جۆرەکان یا ئەتوانن کرێی خانووکەت بۆ بدەن ئیتر بەپێی زانکۆ ئەوبارێت هەروەکو زانیاری بۆ بەڕست بەڵێ زۆربەی کاتێک ئەمانەوێ دەرفەتێکی خوێندن بە تایبەتیش زەمالەیانەوەی کە پێوترە سکۆلارشیپ هەڵبژێرین دەمانەوێت لە وڵاتێک بێ کە نزیک بێ لە خۆمان هەر بە منە زۆربەی خەڵک لە کوردستانە تورکیا هەڵبژێرێ ئێران هەڵبژێریان وڵاتە عەرەبیەکان بۆ ئێوە کە وڵاتێکتان هەڵبژاردووە نزیکایەتی نییە لەگەڵ ئێمە ئایا فێربوونی زمان ئەوە هیچ ڕێگرێک نییە بۆ خوێندکارێک کە بێ لە وڵاتێکی وەکو چین ئەم سکۆلارشیپانە بەدەست بهێنێت و بتوانێت بەردەوامی بە خوێندن بدات ڕاستەکەی هەر ئیشێک بەڕای من هەر ئیشێک کەسێک دیکە بەش بۆ یعنی سەختیایە بەش بۆ چێژ ڕاستەکەی سەرەتا لێر نەشەکەمەوە بەڵە سەختییا بوو چونکە هەم دوور بوو بەڵام ئەلحەمدولیلا سیستەمی ئەمە بە زمانی ئینگلیزیە یعنی لەبەرەوەی من خۆم پێشتر لەگەڵ زمانی ئینگلیزیە ئەلحەمدولیلا باش زمان باش کە تەقدیمیشم کرد بە زمانی ئینگلیزی بوو کە حتی ئێرە زۆر کێشمان بۆ دروست نەبوو وەلەو ئەمەوێ بە زانیاریەک بیدەم بە تەلەبەکان زۆر پرسیارم لێکاوەکو ئاماژەم پێ کرد بێت تەلەبەکان ئەوەنە بە دوای زانکۆانە بڕۆن کە سیستەمی ئینگلیزییان هەیە نەک سیستەمی تەنها بۆ بەکارلێرەست نەبێ بۆ بەکارلێرەست فێری یعنی هەوڵەدەن فێری زمانی چینیش ببن لەدا وەلەو ئێمەش وەکو تەلەبەی ماستەر دکتۆرا کۆرسمان هەیە بۆ فێربوونی زمان بەڵام بەگشتی زمانی ئینگلیزی زانی کێش ڕێبین ئامۆژگاری تۆ بۆ ئەو گەنجانەی کە وەکو تۆ ڕۆژێک ڕۆژانەگە خەونێکیان هەبوو بێ لە زانستێک لە زانستەکان لە بابەتەکان بیانێ پەرە بە خوێندنی خۆیان بدەن چی بکەن باشە بۆ نمونە ئەم هەلەی بۆ تۆ ڕەخسا ئەم دەرفەتی بۆ تۆ ڕەخسا چۆن بۆ گەنجێکی دیکە لە بابەتێکی دیکەیە لە زانستێکی دیکەیە بگونجێ چی بکەن گەنجانی لای ئێمە لەو بەتاڵەی کە هەیەە لەوەی کە حکومەتدایان نامەزرن دوای ئەوی خوێندن تەواوکەن دوای بەکالدرست بۆ ئەوی کە پلە زانستیەکانی دیکە ببڕن تۆ ئامۆژگاری چییە بۆ ئەو گەنجانی کە لە هەرێمی کوردستانن
پرسیارەکە زۆر جوانە. من وەکو ئامۆژگاری نایکەم وەکو پێشنیار داوا لە فێرخوازە کوردە بەڕێزەکانەکەم لە هەشت شوێنێکە تایە گرنگی بە دووشت بدەن. یەکەمیان زمان گرنگی زۆر بە زمانی ئینگلیزی بدەن بۆ فێربوون، چونکە زۆر تەلەبە کە تەلەفۆن بۆ منەکە یان نامەم بۆ نێرێ ئەڵێ زمانی ئینگلیزیم باش نییە، لەو کاتە من ناتوانم هاوکاری بکەم. دووهەمیشیان دەرەجەی بەرز مامۆستا، یعنی دەرەجەی بەرز زۆر سوودی هەیە. ئەگەر لەم دوو حاڵەتیان تێدا بێت زۆر بە ئاسانی دەتوانێت سکۆڵەرشیپەکە بەدەست بێنن و زۆر بەبێ کێشەش ژیانی کە حکوومەتەکە و کاتە زمانی تەندروستیە کات هەموو شتێکی بۆکە بە خۆڕایی بە جۆرە لە جۆرەکان، ینی پێویستی بە هیچ شتێکی تر نابێت. بۆیە هانیان ئەدەم مەرحەلە 1 و 2 و 3 زانکۆ زۆر کار، ینی بە گرنگیەوە کار لەسەر ئەم دوو خاڵە و دووهەمیش فێربوونی زمان زۆر سوودی ئەبێ بۆ ئەوەی لە هەر وڵاتێک لە هەر وڵاتی کە سکۆڵەرشیپی هەیە بتوان بەدەستی بێن و بتوانن لە درێژە بە خوێندنی خۆیان بدەن بە شێوازێک کە هەموو شتێک بۆیان فری بێت. زۆر بەڕێز ڕێبین عەبدولخالید میرزا قوتابی ماستەر لە وڵاتی سینەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ کاتمان گرتی بە هیوای سەرکەوتن بە پڕزانیاریەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و خسمەت بە وڵاتەکەی خۆت بکەی. سپاس دەکەین سەرکەوتوو